دیار بوو ئەمڕۆ دادگایکردنی دوو لە جیراوانی بادینان کەوا دادگایکردنەکە دەست پێکردەوە وەستی یەکدایکردنەوەی چارەنووسیان دیار بوو دادگای تاوان بە پێویستی زانی کەوا مادەکەیان بگۆڕی لە بۆ مادەی 222 لە یاسای سزادانی عراقی پاشی ئەوەی کەوا ئەو تۆمەتانیان ئاراستە کراوە ئەو وتەکانی لێوەرژیرا ئێمە وەکو پارێزەری ئەو کەیسە هەموو ئەو حاڵەتانەمان خستە ڕووکەوە بێتاوانیان دەسەرمێنێتن بەڵام دادگا لە هەمان کاتدا تۆمەتی ئاراستەکردن بە هەمان ئەو مادەی کە ئاماژەمان پێ کرد خۆی ئەوان باز لە چەند تۆمەتش دەکە کە ئاراستەی تۆمەتخراوە پاڵانی بادینان کراوەتەوە باز کە یەک لەوانە ئومێد عاجی فەتاح کەسێکی ڕۆژنامەنووسە ئەندامی سنتەری میترۆیە بە پێی یاسا کە لە بۆی جاری کراوە سنتەری میترۆ دەتوانیت بە دوای زانیاری دابگرێت و هەڵسەنگاندنی کارەکانی حکومەت بکاتن ئەوە بەدوورە لەو یاسای کەوا سزای پێدرا دەبوو بە یاسای ڕۆژنامەگەری بیتن و باز لە خۆپیشاندان دەکرێتن خۆپیشاندانیش بە پێی یاسای یازەی ساڵی 2010 دەی پەرلەمانی کوردستان کەواکە یاسا بۆ ڕێکخراوە بازەوە دەکرێت گەگە هاتوو کەسێک خۆپیشاندانی کۆمەڵ کەسێک خۆپیشاندانیان کرد پێویستیان مۆڵەتە ئەو خۆپیشاندانەی کەوا ئومێد بەڕۆژی و بەدەربارەواری و هاوڕەکانی کردویانە مۆڵەتیان هەبووە هیچ کاتێک بێ مۆڵەت نەبووە کەواتە ئەوەشی تاوانێکی ئەنجام نەداوە یعنی باز لە هەندێک لەو تۆمەتانەی کەوا تۆمەتی گروپی واتساپ و ئەوانە دەکرێتن خۆی هەموو ئەو تۆمەتانێک کە تەرەفی بەرامبەر دەکات ئەنجومەنی ئاسایش ئاراستەی تۆمەتخراوە پاڵانی بادینان کراوە دوورە لە ڕاستی هیچ بەڵگەیەکی سەلماندن نەبووە و ئینکاریشیان کردووە حتا لەوەی کەوا شاهێدانی سەلماندنی پەڕاوەکە هاتنە بەردەم دادگا ئینکاری ئەویان کردکەوە ئەو کەسانە هیچ تاوانێکیان ئەنجام نەداوە باسییان لەوە کردکەوە زانیاری کەوا لە یارمەتیی پەکەکەیان داوە ئێمە وەکو خۆمان باسمان لەوە کرد کەوا لە یاسا ئێمە دەستەواژەیەکمان هەیە لا جەریمە وەلا عقوبە ئیلا بالنەس چونکە لە پەرلەمانی کوردستان پارتی کرێکارانی کوردستان قەدەغە نەکراوە و بە هێزێکی مەترسیدار نەناسرێنراوە بۆیە بە هیچ شێوەیەک یاسا ناهێتن کەسێک ئەندامی ئەو پارتە بیتن بێ سزای بداتن یاخود بە تاوان هەژمار بکرێت چونکە ئەگەر هاتوو پەرلەمانی کوردستان هەر هێزێک و لایەنێک بە قەدەغە کراوی نەزانێت و بە هێزێکی مەترسیدار نەزانێ ئەوە تاوان نییە بەوە لە یاساش بۆی دیاری کراوە نەتاوان هەیە نەسزا هەیە هەتا نووسراو نەبێ کە نووسراوێکی نەبوو هێزێک بناسێنێ وەکو گروپێش تیرۆریست یاخو وەکو هێزێکی قەدەغە کراو ئەوە ناچێتە بابی تاوان بەڵام دادگا یەک ساڵ سزای دان بە سزای ساڵێک دەبوو ینی دادگا ئەو سزای لە بە ئیلغای تۆمە کرابە پێی مادەی 182 بورگەجیم لە یاسای بنەماکانی دادگایکردنی سزایی بەڵام دادگا وای بە پێویست زانیکەوە سزای ساڵێکیان دا و لە عینی کاتیش دەبوو دادگا سزای ئەو ساڵە بە ئیقاف تەنفیز بڕواتن بەڵام دادگا دیارە ئەوەندە دەسەڵاتی مەحدودە بۆیە نەیتوانی ئیقاف تەنفیزیش بکاتن لەو بابەتەوە بەڵام ئێمە ئەمڕۆکە توانیمان ئەوەی کەوا ئاراستەی تۆمەتخراوە پاڵانی بادینیان کراوە بەلایانی کەم بتوانین ئەو تۆمەتانیان کەوا لە مادەی یەکی یاسای 23 ساڵی 2023 پەرلەمانی کوردستان کەوا لە بۆ شێوانی ئاسایشی هەرێمە توانیمان ئەو مادەیە بگۆڕین بۆ مادەیەکی تر و کە دادگا ئەو مادەیە بەشیاو زانی